سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەیخوا میشە باش بن. من ئەمڕۆ زۆر 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 دڵخۆشم. ئەزانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارێ ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ دارەبەن. سەربەناحی کوێیە؟ سەرکەبکان. ئەی باشە سەرکەبکان سەر بە قەزای کوێیە؟ هەر بژین یەکچە بڵێ قایم بۆ خۆتان. مناڵەکان پێتان خۆشە هاتوومەتە گوندەکەیەوە؟ منیش زۆر زۆرم پێخۆشە لەبەرەوەی بەهۆی ئێوە ژمارەی هاوڕێکانم لە کوردستان زۆر زیاترە بێ بەو هیوایە کە دەرفەتە بێ و بتوانم بچمە گوندەکانی تری ئەم ناوچەیە. باشە پێتان خۆشە یەکێک بێمە لاتان وەنێ گفتوگۆ بکەین؟ زۆر باشە. با سەرەتا بچمە لای ڕاستیار. ڕاستیار چۆنی؟ باشی. ئەحواڵە چۆنە؟ وەڵا باشم. هەر بژی ڕاستیارکان. ڕاستیار بەڵێ لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ 8. ئەی ئافرین هەر بژی. ڕاستیار بەڵێ. لەبەرەوەی هەستەکەم تۆ لە مناڵەکانی هاوڕێ و گەورەتری. باشە پرسیارێکی لێکەم. بەڵێ. واتای ناوی گوندی دارەبەن لە چییەوە هاتیەوە؟ لە کۆنەوە داری دارەبەنی زۆر لێ بووە بەوە ناویان لێ ناوە گوندی دارەبەن. دارەبەن ئەوەیە کە بنیێشتی لێ دروستەکرێ؟ بەڵێ. زۆر زۆر باشە. باشە ئێساش داری دارەبەنی لێ هەم ناوچەیە؟ بەڵێ. باشە خەڵک بنێش دروستەکە؟ بەڵێ. هەر زۆر باشە. ئەی تۆ خۆ وەزانی بنێش دروستکەی وەکو خەڵکی ناوچەکەتان؟ بەڵێ. ئەزانی؟ بەڵێ. ئەی ئافرین هەر بژی ڕاستیارکان زۆر گرنگە ئەوە مناڵان واتای ناوی گوندەکەیان یان ناوچەکەیان یان پارێزگاکەیان بزانن لەبەرەوەی کاتێک گەشتیارێک ڕووی کردە ناوچەکەتان پرسیاری کرد واتای ناوی دارەبەن یان هەر شوێنێکی تر بێ ئەبێ بزانی وایە؟ هەر بژی یەکچە بڵێ قایم بۆ ڕاستیارکان. دەست خۆش. سۆزیار چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ هەر بژی سۆزیارکان لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ لە پۆلی سێ. ئەی ئافرین سۆزیار ئیتر بەرەو کاتی کردنەوەی قوتابخانە هاتوین وایە؟ باشە تۆ حەزت لە قوتابخانەیە؟ زۆر. سۆزیارکان حەزت لە پاک و خاوێنیە؟ باشە ئەگەر لە پۆلەکەتانە شتێک کەوتە بوو لەسەر زەویەکە تۆ چیەکەی؟ ئەسماڵ ئەگرمەوە هەڵ دەدەمەنان تەنەکەی خاڵ. ئەی ئافرین بۆچی ئەم کاراکەی؟ لەبەر ئەوەی ژینگەکەمان پاکخایە. لەبەرەوەی ژینگەی قوتابخانەکەمان پاک ڕابدرین وایە؟ هەر بشی سۆزیارکان یەکچە بڵێ قایمی بۆ لێمان. دەست خۆش ئافرین. دیە؟ بەڵێ. چۆنی؟ باش. باشی؟ ئەی لەخوا بەزیابێ دیەکیان؟ بەڵێ. تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ 1. واتە ئەم ساڵ تووتەتە قوتابخانە؟ بەڵێ. هەر بشی ئافرین حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. کەواتە کە چووی بۆ قوتابخانە ئەبێ دەفتەر و کتێب و شتەکانە پاک و خاوێن ڕاگری لەبەر ئەوەی نەدڕێە بۆ ئەوەی ئەوە پەرتووکەکانە نەگۆڕی. باشە؟ باش. ئافرین دیە. دیە؟ بەڵێ. چیمان پێشکەشەکەی؟ گۆرانیە زانی؟ ئەی من گۆرانیەکە بۆ بڵێم؟ حەزەکەی گۆرانیەکە بۆ بڵێم؟ باشە. بەبا بچکۆلە مەگری بەرخۆلە دایا دەستی شیراوە منی لای تۆ داناوە منی شەرچەند ناڵم خەریکی ئیش و کارم هامور و هاخرخام ها بابەتی کوڕووکەڵ بەبا پێ بکەنە شیر بە بەس چاوەڕوانی شیر بە یەکچە بڵێ قایم بۆ خۆم و دیە. ئافرین هەر بشی
ئەنەس بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە بەحی بمنیە ئەی بد نەبێ یاخوا ئەنەس بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند یەک واتە تۆش لەگەڵ دیە تازە چوونەتە قوتابخانە بەڵێ ئەی ئافرین ئەنەس بەڵێ تۆش حەزت لە قوتابخانەیە بەڵێ ئەی باشە حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی مەلەوانی مەلەوان ئەی ئافرین مەلەوانیش کارێکی باشە باشە مەلەوانی ێزانی بەڵێ باشە ئەبێ ئێمە مناڵ ئەگەر مەلە نەکەین هەر لە خۆمانە و بچینە ناو ئاوەکەوە نەخێ بۆچی مەلا نازانم چونکە مەلەوانی نازانی ڕەنگە تووشی ڕووداوێکی ناخۆش بین وایە بەڵێ ئافرین یەک چەم لە قایمی بۆ لێبەر دەست خۆش ئاریا بەڵێ چۆنی باش باشی ئاریاکان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند دوو لە پۆلی دوو ئەی ئافرین ئاریا بەڵێ ئێمە ئەگەر شەوان درەنگ بخەوین بەیانیان زوو خەبەرمانە بێتەوە بۆ قوتابخانە بەڵێ زوو خەبەرمانە بێتەوە یان درەنگ درا درەنگ کەواتە ئێمەی مناڵ ئەبێ شەوان زوو بخەوین یان درەنگ ئەبێ شەوان زوو بخەوین یان درەنگ زوو ئەبێ زوو بخەوین لەبەر ئەوەی ئێمە بەیانیان قوتابخانەمانەیە پێویستە شەوان زوو بخەوین بۆ ئەوەی بەیانیان زووەسین لە خەوایە بەڵێ ئافرین یەک چەم لە قای بۆ ئاریا ساریا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ساریاکان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەند دەرچم بۆ شەش ئەی ئافرین هەر بشی ساریا بەڵێ باشە ئەم ناوچەی ئێوە لە زستانە ساردەیان گەرمە ساردە ساردە وایە بەڵێ باشە ئێمە ئەبێت لە زستانە دارەکان ببرینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نەخێر بۆچی لەبەرەوەی ژینگەکەمان پیس دەبێت و هەواکەی پیس دەبێت ناخۆشە بێت و ڕێژەی نەخۆشی زۆر ئەبێ وایە بەڵێ سوودی دارەزانی چییە بەڵێ عادی چییە ئۆکسجینمان بۆ زیاد دەکە ئافرین ئۆکسجینمان بۆ دروست دەکە وایە ئێستا ئێمە لە ژێر چیا دانیشتوین لەژێر سێبەری دارە وایە بەڵێ کەواتە بەهۆی دارەوە ناوچەکەشمان فێنکە بێ سەر زەویش فێنکە بێ هەتا ڕووبەری سەوزایی زۆر بێ سەر زەویش فێنکترە بێ وایە بەڵێ هەر بشی یەک چەم لە قایمی بۆ لێبەر سینا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەیاخوا میشە باشبی سیناگیان بەڵێ ئە تۆ لە قوتابخانەی بەڵێ تۆ لە پۆلی چەند شەش هەر بشی ئافرین سینا بەڵێ ناوچەکەتان ناوچەیەکی گەشتیاریە وایە بەڵێ خەڵگیە بۆ ئەم ناوچەیە بۆ گەشت و سەیران بەڵێ باشە ئەی ئێمە ئەگەر بچین بۆ گەشت و سەیران ئەبێ چی لەگەڵ خۆمانە بەرین بۆی پاشماوەی سەیرانەکەمان فرەنینە سەرزەوی زەرف زەرف وایە بەڵێ باشە ئێمە ئەگەر بێت و شت خۆین و فرەینە سەرزەوی ناوچەکەمان چی لێیە پیسە بێ پیسە بێ وایە بەڵێ باشە تۆ ڕێنمایی و چییە بۆ کەسانی کە ئەچنە گەشت و سەیران و ناوچەکان پیسەکەن کە دێن بۆ گەشت بە ئەو شوێنانە پیس نەکەن زبل و خاشاکەکان فرۆدەن لەگەڵ خۆیان بەرنەوە ماڵەوە فرۆدێنەتەنەکەی خۆڵە ئەی ئافرین هەر بشی یەک چەم لە قایمی بۆ لێبەر دەست خۆش مەنار بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵێ باش ئەی یاخوار باشبی مەنارگیان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند پێ مەنار بەڵێ من نەخۆشەوێ بەڵێ چەندێ زۆر ئەدی بەدەست ئەوە زۆریان کە زۆر منیش ئێوەم زۆر خۆشەوێ مەنارگیان بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە قوتابخانی تایە بەڵێ هەتا پۆلی چەند ئەتا پۆلی 12 هەتا پۆلی 12 بەڵێ زۆر باشە کەواتەی تر پێویستان بە هیچ شوێنێکی تر نابێ بخوێن نابێ کە بچن بۆ بخوێنن وایە بەڵێ دوای 12 دەرەچین بۆ کوێ زانکۆ بۆ زانکۆ بۆ هیوایە بکە تۆش لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش بۆ خزمەتی وڵاتەکە و مەنارگیان بەڵێ چیمان پێشکەشەکەی گۆرانی گۆرانی بەڵێ لە گۆرانێکی خۆشم بۆ یەک تەنها خوددایە دوو بابە ودایە سێ خوشک و بێراکانم چوار هاوڕێکانم پێنج ڕوکنەکانی ئیسلام شەش کاتیرە خەڵ هەستان حەوت مونانی بەیانیان هەژبارە قوتابخانەمان نۆ دەستپێکی وانەکان داڵە بەخشە وەکان ئەوانەی کە پێغەمبەرمان موژدەی بەهەشتی پێدای ئافرین هەر بشی یەک چەم لە قایمی بۆ لێبەر دەست خۆش
فەیڕە و بەڵێ چۆنی باشم ئەحواڵت لە باش خزمات چۆنن لە باش هەمووی باشن هەرێ وەڵا ئەی ئەخوا باش بن فەیڕە و بەڵێ لە پۆلیچەنی دەرتم بۆ چوار دەرچووی بۆ چوار بەڵێ ئەی ئافرین فەیڕە و بەڵێ حەزەکەی واز لە قوتابخانە بێنی نەخێر ئافرین بۆچی بۆ خوێندن فێر بێ هەر بەشی بۆ نوێشتێک ئەوەی لە داهاتووە خوێندن تەواو بکەیت و خزمەت بە وڵاتەکە بکەی وایە بەڵێ فەیڕە و بەڵێ باشە ئەم ناوچەیە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ وەکو چیچی گورگی لێ ڕێوی لێ ئەی. ئەوشتانی لێ بەڕاستە بەڵێ گورێکی نایە بماخوا نەخێر نایە بۆ ئێرە ئێمە لە بەرزی ناتوانێت بێت ئێرە وایە بەڵێ دواتریش ئێمە هەمومان بەیەکەوە گەر گورجە بێ بۆمان دەنگ بەرزکەینەوە ڕاکە وایە بەڵێ ئافرین باشە پێم بڵێ کارێکی باشە ئەگەر ئێمە ڕاوی ئاژەڵی کێویەکان بکەین کارێکی باشە یا خراپە نەخێر خراپە کارێکی خراپە بەهۆی ڕاوکردنەوە ئاژەڵەکان لە ناوەچن و کەمە بنەوە وایە بەڵێ ئافرین یەکچە بڵێ قایم بۆ پەیڕەوگیان هانیاگیان بەڵێ چۆنی باشم یاخوار باشبی هانیاگیان بەڵێ تۆ لە پۆلیچەنی پێنج لە پۆلی پێنج بەڵێ ئەی ئافرین هانیا بەڵێ خەڵکی ئەم ناوچەی ئێوە بەڵێ کشت و کاڵەکەن بەڵێ چیەکەن کشت و کاڵ سەوزە میوە تەماتە ئەو شتاناکە سەوزە و تەماتە و شتانە چێنن بەڵێ زۆر باشە باشە کارێکی باشە خەڵکی گوندەکان کشت و کاڵ بکەن یا کارێکی خراپە کارێکی باشە کارێکی باشە چونکە خەڵکی گوندەکان لە ڕێی کشت و کاڵەوە ئەتوانن داهاتێک بۆ خۆیان پیاکەن و هەم خەڵکی شارەکانی شەتوانێت سوودیان لێ ببینن وایە بەڵێ هەر بشیانیا گیان یەکچەم لە قای بووانیا بەسار بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ یاخوام و کاتێ باش پەسارکە تۆ لە پۆلیچەنی پێنج ئافرین هەر بشی پەسار بەڵێ قوتابخانەکەتان زۆر دوورە لە ماڵتانەوە نە باشە مناڵ کاتێکە چێ بۆ قوتابخانە ئەبێ بە سەر شەقامەکەی بڕوایان بەسەر شۆستەیە بەسەر شۆستا دەبێت ئەبێ بەسەر شۆستەیە بڕوە وایە باشە تۆ لەگەڵ هاوڕێکاتە کە ئەڕۆن سەیری ئەم ناو ئەولاکەن کاتێکە پەڕنەوە لە شەقامەکان هەر بژی ئافری پێویستە ئێمە کاتێکە چین بۆ قوتابخانە زۆر بە ئاگاداریەوە بڕۆین کاتێکە پەڕینەوە لە شەقامەکان زۆر ئاگادار بین هەروەها ئەو کەسانەشی کە لە خۆمان مناڵترە پێویستە دەستیان بگرین و ئاگامان لێکتری بێ وایە بەڵێ ئافرین پەسارگیان پەسار بەڵێ تۆ چیمان پێشکەشەکەی قوتابی ژیر دەی بیڵێ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێی ڕووناکین وێنەی بەرز و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسێکیان دەخینە سەرسەر پێی فێر دەبین زانستی ڕەوشتی جوانی ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئەیتر دەبێ بخوێنی نەزانین لە بن بێن ئەی ئافرین یەکچەم لە قایم بۆ پەسارگیان محەممەد لوقمان بەڵێ چۆنی باش یاخوار باشی محەممەد گیان بەڵێ تۆ لە پۆلیچەنی بەڵام دەرچم بۆ شەش ئافرین هەر بشی محەممەد بەڵێ ئێوە لەم ناوچەیە خەڵکی ناوچەکەتان ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک بەخێوەکەن بزن و مانگا و مەڕ بزن و مەڕ و مانگا بەڵێ. وایە بەڵێ باشە سوودی مەڕ و مانگا و بزن چییە؟ شیرمان دەداتێ بۆی بیکەینە ماست ئافرین شیرمانەیەتێ دواتر ئەتوانین بەرهەمی شیرەکەی بکەین بە ماس بە پەنیر بە یاشت وایە بەڵێ باشە ئێوە هەموو ئەم بەرهەمانە خۆتانەی خۆنیانەشی فرۆشتنەوە وڵا دەشی فرۆشنە دەشی فرۆشتنەوە وایە بەڵێ کەواتە سوودی هەیە بە خێوکردنی ئاژەڵ لە گوندەکانە وایە بەڵێ هەر بشی محەممەد گیان یەکچەم لە قای بۆ محەممەد لانا باش لانا چۆنی باشی باشی لانا گیان لانا تۆ چوتەتە قوتابخانە توتمە ڕەوزە ڕەوزە واتە لە باخچەی وایە بەڵێ لە چه ژوورێکی لە ژووری پەپولا پەپولا ئەی ئافرین باخچە خۆشە وایە ئەی هاوڕێ و زۆر هەیە یاریەکە لەگەڵ هاوڕێکاتە هەر بشی باشە ئەی پەپولە و خۆشەوێ زۆر باشە ئەی حەزەکەی گەورە بی وەکو هاوڕێکانی زوو بچیتە قوتابخانە
کەواتە ئەبێ نان بخۆی ئەبێ میوە بخۆی نابێ خواردنی دەرەوە زۆر بخۆی بۆ ئەوەی زوو گەورە بیت و وەکو هاوڕێکانە بچیتە قوتابخانە باشە؟ باش هەر بشی یەک چەپڵێقای بۆ لانەکیان بیلال بەڵێ چۆنی؟ شی باشی؟ بیلال گیان بەڵێ تۆ چووتەتە قوتابخانە؟ نە نەچووی؟ ئەی حەزت لە قوتابخانەیە؟ ئافەری کەواتە ئەبێ وەکو هاوڕێکانە خواردنی باش بخۆی ئەبێ شەوان زوو بخەوی نابێ یاری بە مۆبایل و تابلێت و ئەو شتانە بکەی بۆ ئەوەی چاوەکانە کەس نەبێ باشە؟ ئافەری نێ چەپڵێقای بۆ بیلال هەریار بەڵێ چۆنی؟ باسم باشی؟ باس ئەی کە جوان خۆی گۆڕیوە هەریار هەریار بەڵێ ئەوە ئەو پۆشاکە جوانانە بۆچی لەبەرە کردووە؟ بۆیە هەتا پێمە بکەنتە ئەی ئافەرین هەر بشی یاخۆ بەخێر بێ ئەوە بەردەوام پۆشاکی کوردی لە بەرەکەی بەڵێ ئەی ئەو شتە جوانەی بەسەرتەوەی چی پێڵێ جامانە ئەی زۆر زۆر جوانە منیش کە ڕۆیشتمەوە بۆ سلێمانی دانەیەک لەو شتە جوانەی تۆ کڕم باشە باسە هەریار بەڵێ چوویتەتە قوتابخانە نەخێر تۆش نەچووی نەخێر کەواتە لەگەڵ بیلالە هاوڕێن وایە بەڵێ ئەی یاریەکەن بێکەوە بەڵێ ئافرین هەموو کاتێ یاری بکەن هیچ کاتێک نەکەن شەڕکەن بێکەوە باشە باش. هەر بشی یەک چەپڵێقای بۆ وەریانکیان محەممەد کوردۆ بەڵێ چۆنی باشی باشی ساکی محەممەد گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی لام دەرچوم بۆ 6 دەرچووی بۆ 6 ئافرین هەر بشی محەممەد بەڵێ لە وەرزی زستانە بەفروشت زۆرە بارێ وایە بەڵێ باشە خواردن بۆ ئاژەڵە کێویەکان بۆ نمونە وەکو سەگ و پشیلە و چۆلەکە و کۆتر و ئەمانە کەمە بێتەوە وایە بەڵێ باشە ئێمە پێویستە چی بکەین چۆن هاوکاریا بکەین تاوەکو لە ناوچۆن ڕزگاریا بکەین پێویستە خواردنیان بۆ بەرینە سەر کێوەکان بۆیان دانێ ئەی ئافرین باشە ئەی تۆ ئەوواکەی بەڵێ زۆر زۆر باشە ئەو خواردانەی کە خۆمانەی خۆین لە پاشماوەکانی کە ئەمێنێتەوە پێویستە ئێمە لەسەر قاپێ لەسەر شتێک داینین لەبەر دەرگاکەمان یان لەسەر دیوار بۆ ئەوەی ئاژەڵەکانیش بتوانن لێی بخۆن و ڕزگاریان بێ لە ناوچوون و برسێتی وایە بەڵێ. ئافرین محەممەد بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی ماتاڵ دەی ئای پێدا دەکەی تەڕ نابێ ئەی پیاکی تەر نابێ نەخێ هینا دیوارە نەخێ ئەی قژە نەخێ هینا مراویە نەخێ ئەی مراویش تەر نابێ نامرە ئەی چییە؟ ئسفنجە نەخێ مناڵەکانی وازانن کەس نازانێ محەممەد ئێمە تەڵەکە و زۆر قورس بوو چییە؟ سێبەر وەڵای وایە کە ئەی پیاکی تەر نابێ وایە ئافرین ئەمە کێمە تەڵی فێرکردی خۆ لاوڕێکاتەوە هەر بشی یەک چەپڵێقای بۆ محەممەد گیان بان بەڵێ چۆنی؟ بای باشم ئەی ئەخوار باش بی لە پۆلی چەنی بانجە وڵای دەردەچم بۆ پۆلیسێ ئەی ئافرین هەر بشی بەهەن بەڵێ باشە کاتێککە قوتابخانە نییە و پشووە ئێوە وەکو کوڕەکانی هاوڕێتان زیاتر چی یاریەکەکەن وڵی خۆشارکانە ومەلە و ئەوانە بەڕاستە بەڵێ. ئافرین باشە ناوچەکەی ئێوە گوندەکەی ئێوە لەسەر شەقامی گشتیە وایە نەخێر ئێوە نییەوە شەقامی گشتی نییە ساری پیاڕوە بەڵێ کەواتە ئێمە ئەبێ بچینە سەر شەقامەکانی یاری بکەین نەخێر ئەبێ بچینە شوێنێک کە چۆن بێ گونجاو چۆن بێ بێ. بۆ یاریکردن وایە بەڵێ. ئافرین بانجان یەک چەپڵێقای بۆ بان مناڵەکان گفتوگۆکانمان خۆش بوو ئەی دڵتان خۆش بوو کە ئەمڕۆ لەگەڵ منان منیش زۆر زۆر دڵم خۆش بوو لەبەر ئەوەی بەڕاستی ئێوە شتی زۆر خۆشتان بۆ باس کردم ناوچەکەتان زۆر خۆش و دڵگیر بوو هەروەها ئێوەش بوون بە هاوڕێیە میشەی من وایە کەواتە بیریشتان نەچێ هەموو ڕۆژێ سەعات 5 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکەن لەبەرەوەی بەرنامەی زۆر خۆشمانەیە بەرنمەکانی من کاچم بۆ گەشت و بۆ گوندەکان بەرنمەکانی تەواری هاوڕێم چیرۆکەکانی داپیرە بەرنامەی زۆر بەسوودمانەیە نەکەن هیچ کاتێک یاری بە مۆبایلکەن لە بریەوە دانیشن بە دیار ماوەی مناڵانی کورساتەوە باشە؟
زۆر باشە من ئەمڕۆ لەم گوندە جوانە کۆتاییم بە بەرنامەکەمێنە هەتا گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز